لە دوای نسکۆی ئەم دەستە بژێرە بەناو سیاسیە کە بەسەرگەلی کوردیان هێنا و نیوەی خاکی هەرێمیان دۆڕاند چاوەڕوانیەکان لە حکوومەتی هەرێم تەنها هەڵوەشاندنەوە بوو کەچی لە درەنگانێکی شەودا حکوومەتی هەرێم لەژێر فشاری ئەمریکا و هاوپەیمانان پێشنیازی سڕکردنی ئەنجامی ڕیفراندۆمی بۆ بەغدا خستە ڕوو لە دوای 16 ئۆکتۆبەریشەوە هەڵوەشاندنەوەی ئەم حکوومەتە لای بەشێک لە لایەنە سیاسیەکان بووەتە تاکە ڕێگەی چارەسەری کێشەکان. ینی پرسیارەکەەوە نیە حکوومەتی کوردستان بەیاننامەی باش بۆیان نا بەس لە چەندین بوارام حکوومەتە لە چەند ساڵی ڕابردووە شکستی هێناوە و شتێک نەماوە بەناوی حکوومەتەوە کۆمەڵە دەموچاو دەرەکەون جاروبار ئیگینا لەسەر ئەرزی واقع ڕاستی حکوومەت وجودی نەماوە حکوومەتە بۆە زۆر دەمێک زۆر زووتر دەستی لە کار پێشایەتەوە ئەو هەم بوارانەی کە شکستی هێناوە دیارترینیان بڕینی موچەی خەڵکو و هەموو بوارەکانی تر ئەوە کە ئەم ستافی حکوومەت زۆر بەرپرسانانە لەسەر ئەساسی پرینسیپی لێپرسینەوە یاخود بەرپرسیارەتی بات نایخۆیان بە مەسئولی لەم قەرانە بزانایە و دەستان لە کار پێشاتەوە ئەو کاتە مەمنونیش بوونایە کە خەڵکی کوردستان دەست لە کارکێشانەوان لێ قبوڵەکە یاخود بەوە وازیان لێهێنێ بۆیە ئەم ستافە لە بری پێیان بڵاوکردنەوە بە 1:30 شەو ئەوە دەستیان لە کار پێشایەتەوە و پێم وایەوە جۆرێک لە متمانەی بۆ حکومڕانی و بۆ پرۆسی دیموکراسی و بۆ سیستمی دیموکراسی لە هەرێمی کوردستانە ئەخڵقان بەشداربووانی دیوەخانی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم کە هەر ڕۆژە و ناوێکیان بۆ خۆیان دادەتاشی گوێیان لە دۆست و دوژمن نەگرت ئەنجامی بڕیارە حزبیەکەشیان دەری خست سواری سەری خۆیان بوون کەچی ئێستاش بێدەنگیان لە بەرامبەر ئەم نسکۆیە هەڵبژاردووە بڵێن ئەم کۆمرە شێت بووە سۆری سەری خۆی بوو هەموو خەتای ئەو بوو ئەو وەختە من حاضرم بوو ئەم مەسەلەیە سرم لەسەری دابنێم و بۆ خەڵکی تریش بۆ خۆی ئیدارەی خۆی بکات. شارزایەکی سیاسیش دەڵێت ئەو هەوڵانەی حکوومەت بۆ شاردنەوەی شەرمەزاری بڕیاردەرانی ڕیفراندۆمە و دەیانوێت کار بۆ مانەوەی خۆیان لە دەسەڵات بکەن باوەڕیشی وایە بەغدا تەنها بەسەرکردنی ئەنجامی ڕیفراندۆم ڕازی نابێت و چیدی دۆخی هەرێمیش بۆ پێش 25 ئەیلول ناگەڕێتەوە. ئەوەی ئێستا بینین من پێم وایە تەنها بۆ ڕزگارکردنی مانەوەی خۆیانە ئەو شەرمەزاریەی ڕووی لە هەرێمی کوردستان و سیاسەتمەدارانی هەرێمی کوردستان بە تایبەتی خاوەن بڕیارەکانی هەرێمی کوردستان واوانەی بڕیاری ڕیفراندۆمیاندا ئەمەی پێ بشارنەوە ئەوی شەوەیە بە ئەنجومەنی وەزیران بڕیارێک دەرەکەن کە من پێم وایە ئەوەی لە مێدیاکانەوەی بیستم بەغدا بەو ئەنجامی سەرکردنەش ڕازی نییە بەڵکو بە هەڵۆشانەوەی دەرەنجامەکانی و دوای هەڵۆشانەوەی دەرەنجامەکانیشی بەغدا هەر ڕازی نابێ ناگەڕێتەوە شوێنەکانی خۆی ئێمە بەڕاستی کوردواتەنی لەبەرەوەی بەردی نەزان بوو بە 100 زانادەر نایە و بۆ ڕیش شوێن سمێڵیشمان نایەبانی و ئەوەی هەش بوو لە دەستماندا و من پێم وایە ناگەڕینەوە بۆ پێش ڕوخانی ڕژێمیش ڕێگای ئەومان نادەنیانی ئەو ناوچانەشمان لەبەردەستا بێ. بەپێی زانیاریەکانی پەیام ئەو بەیاننامەیەی حکوومەت لە درەنگانێکی شەو لە ژێر فشاری هاوپەیمانان دەری کرد ڕێگر بوو لە شەڕێکی دیکەی نێوان پێشمەرگە و سوپای عێراق بە بڕوای چاودێران گەر بەشداربووانی دیوەخانە حەزبیەکە فشارەکانی ناوخۆ و دەرەوەیان بۆ دواخستنی ڕیفراندۆم قبول بکردایە ئەوە ئێستا نەسڕکردن دەهاتە ئاراوە و نە 16 ئۆکتۆبەریش لە مێژووی کووردا بە شکستێکی دیکە تۆمار دەکرا. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.